سەرەتا بەخێرهاتنیان دەکەم هیوادارم سەرکەوتوو بن دیارە لە دۆخێکی زۆر هەستیار هاتوونەتە باشووری کوردستان لە بەرەوەی باشووری کوردستان بە تایبەتی و هەموو کوردستان بە شێوەیەکی گشتی بە قۆناغێکی زۆر سەختدا دەڕوا کارکردن لەسەر پێداچوونەوەی پەیوەندیەکانی ناوخۆی کوردی پەیوەندیەکانی کورد لەگەڵ دەوروبەر هەروەها هەوڵدان بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کورد من پێم وایە کارێکی زۆر زەروری لە قۆناغی ئێستادا دەبێت کوردکار لەسەر ئەوە بکات کە لە دنیا بینیشتکەوە سەیری کێشەی خۆی بکاتن نەبێتە ئەم ڕازێک بەدەستی هیچ هێزێکی هەرێمی کار بک خۆی بۆ ئەوەی ببێتە هێزێک دیارە لە زۆر لەو بارانەوە گفتوگویەکی باشمان کردو بیر و ڕامان گۆڕیەوە هیوادارم سەرکەوتوو بن. دوای ئەوەی کە لەلایەن کەنەکەەوە وەفدێک هاتینەوە بۆ باشووری کوردستان لە لەگەڵ ڕێزدار زەینەب موراد هاوسەرۆکی کەنەکە بە تایبەتی کەم لە شاری هەولێرەوە دەستمان پێ کردووە ئێمە زنجیرە دیدار و گفتوگۆلێکمان کردووە لەگەڵ هەندێک لە لایەنەکان و ئەحزابی سیاسی هەروەها ئێتنیکەکان بە تایبەتی وەکو برادرانی مەسیحیمان لە شاری هەولێرە کە سەردانمان کردووە دوای ئەو قۆناغە ئێمە دەستمان کردووە بە سەردان و گفتوگۆ لەگەڵ ڕووناکبیران و نوخبەکانی کوردستان کە ئێستا حاڵی حاضر لە هەولێرین هاتینە خزمەت ڕێزدار دکتۆر کامران منتێک گوێمان بۆ گرت لە نەزەر و تێبینیەکانیان لەسەر کێشەکانی ئێستای کوردستان و پرسپکتیڤێک بۆ ئایندەی کوردستان بابەت کەلێکی زۆر باسکرا ڕاوبۆچوونی زۆر دەربڕا و گۆڕانمانەوە و هیوادارین بتوانین نەخشە ڕێگایەک پرسپکتیڤێک بدۆزینەوە بۆ ئەوەی کە یەکتیەتی کورد و بەتایبەتی لەم کاتە کە کاتێکی مێژوویە بۆ گەلەکەمان بەتایبەتی کە لەلایەن ڕژیمە داگیرکەرەکانەوە باشووری کوردستان کراوەتە ئامان بتوانین ڕێگایەک بۆ ئەم داگیرکاریە بدۆزینەوە و نەخشە ڕێگایەک بدۆزینەوە بۆ ئایندەی چەقبەستووی سیاسی لە هەرێمی کوردستان و لە هەر چوارپارچەی کوردستان.